پارادۆکس ڕەهەندە سیاسی و پۆزیتیڤ و نێگەتیڤەکان یان بۆ چوونە دژ بەیەکەکان دەخاتە بەرباس و تاوتویان دەکات. پارادۆکس گوێگرتنان لە دوو ئاڕا و بۆچوونی پێچەوانە کە هەر یەکیان بە پێی تێڕوانین و فکر و ئایدۆلۆژیا و بۆچوون لە دوو گۆشە و تێڕوانینی جیاوازەوە لێکدانەوە و تەحلیل و تەفسیر بۆ دۆسیە و فایل و بابەتە سیاسیەکانی کوردستان و عێراق و ناوچەکە و ئاڵ و گۆڕا گرنگ و خێراکان دەکات. پارادۆکس بەرنامەیەکە بۆ تێگەشتن لە هەر ڕوودا و بابەتێک بە تێڕوانینی ئازادانە و تەواو جیاواز. پارادۆکس بەرنامەیەکی هەفتانەی دەنگی گەلی کوردستانە. ڕۆژان یەکشەمە کاتژمێر 11 خولەک ڕاستەوخۆ پێشکەشتان دەکرێت. بیسەرانی خۆشەویستی رادیۆ گەلی کوردستان، ئەم کاتتان باش. من ئەنوەر حسێنم، هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی پارادۆکس کە تایبەتە بە قسەکردن لەسەر ئۆپراسیۆنەکانی سوپای تورکیا بۆ سەر شاری ئەفرین بە ناوی ئۆپراسیۆنی چلە زەیتون و بەرخودان و قارەمانەتی هێزەکانی یەپەگە و یەپەژە کە بێگومان پەیوەندی ڕاستەوخۆی بە کوردستان لە هەر چوار پارچەکەی ترەوە هەیە و بەشێکە لەو ملوانەیە کە لە ناوچەکە و خۆرڵاتی ناوەڕاستەیە و تەوەرێکی قسە و باسەکانمان ئەوەیە کە پاش پرسی ڕیفراندۆم تا دێ بارودۆخی هەرێمی کوردستان لە ناوخۆیە خراپە بێ و هێزە سیاسیەکان نەگەیشتن هیچ ڕێکەوتنێکی چارەنووساس و لە هەمان کات تا پەیوەندیەکانی هەرێم و بەغا تا دێ ئاڵۆزە بێ و لە چەند مانگی ڕابردوودا چەندین دانووسان و خولی دیالۆگ لە نێوان هەرێم و بەغدا بەڕێوە چوە هەندێکیان بە میانگیری ئێرانیەکان و هەندێکشی ڕاستەوخۆ ئەنجام درا، بەڵام تا ئێستا هیچ ئاکامێکی جددی لێ نەکەوتێتەوە و خەڵکی لە چاوەڕوانیدا ڕاگرتووە ئایا مەسەلەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا هەر بەم شکڵامێنێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵتەرناتیڤ و بەدیلی چییە بۆ پرسی خەڵک، بۆ خواستەخانی خەڵک، بۆ مەسەلەی قووت و بژێوی و مەسەلەی بوو جەوم و چە و ئیدارەدانی هەرێمی کوردستان. و بابەتێکی ترمان قسەکردنە لەسەر و هەڵبژارنانەی کەوا بڕیارە لە مانگی ئایاری داهاتووە لە عێراق بەڕێوە بچێ و هەرێمی کوردستان تا ئێستا نەگەیشتونەتە ئاکامێکی جددی و چەند ڕۆژی ڕابردوودا هێزە سیاسیەکان وا بڕیار بوو هەمویان بەیەکەوە بتوانن لیستێکی هاوبەش پێک بێنن، بەڵام ئەوە نەکراوە. تەنها چێن هێزێکی کوردستانی لیستێکی هاوپەیمانیان پێکەناوە کە بریتن لە گۆڕان و کۆمەڵ و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری پارتی دیموکراتی کوردستان ڕایگەاند بوو کە ئەو لە کەرکووک و بەشێک لە پارێزگای دیالە و تکریت بەشداری ناکە بە قسەی پارتی دیموکراتی کوردستان لەژێر دەسەڵاتی ئیحتیلالایە. و لەلایەکی ترەوە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە بینین پرسی سەرهەڵدانی حیزبی سیاسی نوێ بە تایبەتی لە دەڤەری سەوز چەند حیزبی سیاسی لە ماوەی ڕابردوودا دروست بوون، ئایا ئەوانە پرسێکی تەندروست و ئاساییە لە سیستەمی دیموکراسیە جێگایە بێتەوە و ئەگەر ئەم پرسە تەندروست و دیموکراسیە بۆچی تەنها لە ناوچەی سەوز حیزبی تازە لەدایکە بێ، بۆچی لە ناوچەی زەرد نەخۆپیشاندا نەکرێت نەحیزبی تازە لەدایکە بێ، نەمیدیای ئازا سەر هەڵدەدا. ئایا ئەم تەندروستبوون ناتەندروستبوونی ئەمان ئەم دوو هەرێمە کار دووجانیان هەرێمی کوردستانە پەیوەندی بە چیەوە هەیە و تا دێ حکوومەت هێزە سیاسیەکان لە حکوومەت دەکشێنەوە، ئەوەی کە ماوەتەوە بە تەنها ئێستا بە شکڵێکی جددی ئەوەیە کە یەکێتی پارتی لەو حکوومەتیان و ئایا چارەنووسی حکوومەتی هەرێمی کوردستان چی لێ دێ بە تایبەتی کە وا بڕیارە هەڵبژارنەکانی هەرێمی کوردستان دوا بخرێ بۆ مانگی ئەیلول و دواتریش و ئەوەی کە دواتریش داین تەوەری باسەکەمانە سەبارەت بە کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە پەیوەندی ڕاستەوخۆی بە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە جەماوەر و بە خەڵکەکەەوە هەیە. ئێمە لە ئەم تەوەرە گرنگانە و لە زمنیا پرسیاری تریژەکەین میوانی ئەمڕۆم بریتە لە بەڕێز کا قادر عەزیز تێکۆشەری دێرین و سیاسەت مەدار. کا قادر بەخێر بێ بۆ ستۆدیۆ دەنگی گەلی کوردستان. زۆر سوپاس. کا قادر ئەگەر سەرەتا لە ئەفرینەوە دەست پێکەین کە پرسێکی گرنگی ئەمڕۆ لەسەر تاسەری دنیا فۆکەسی میدیاکانی لەسرە هەڵوێستی بەڕێستان لەو بارەیەوە هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان چییە و جەناب دۆکو پیاوێکی تێکۆشەر و پێشمەرگەیەکی دێرینە ئەزمونانەتان زۆر بینیوە، ئێوە ئەوە چۆن هەڵەسەنگێنن و ئەوە ئاماژەیە بۆ چی؟ ئایا ئەوە ئاماژەیە بۆ خەبات و بەرخۆدانی هەموو گەلی کوردستان یان ئەوەی کە تورکیا ناوێنێ ئەمە درێژکراوی تیرۆرە؟
بەڵێ ئەمە دەرەنجامی ئەو سیاسەتەیە کە ڕژێمی ئەردۆگان تورکیا دژ بە گەلی کوردستان دژ بە نەتەوەی کورد دژ بە هەموو کوردێک لە دنیا هەر لەوەتەی ئەم دەوڵەتە دامەزراوە بە تایبەت لەم ساڵانەی دوایی لە بەرامبەر ئەم دەستکەوتانەی کە لە پارچەکانی کوردستان بەدەست هاتووە لە باکوور لە باشوور بۆ دوایەش بۆ چەند ساڵی دوایش لە ڕۆژهاوای کوردستان کە دەستکەوتی گەورە بەدەست هاتوون ئەمە بۆ ڕژێمی تورکیا بەڕاستی بۆ ئەردۆگان هەرز ناکرێ سەرەتا بۆ باشووری کوردستانی جوا بوو گەلەبیرتان بی ئەوان نەک تورکیا بەتەنێ هەر سێ دەوڵەتەکە بەیەکەوە زۆر جارە هەر چوار دەوڵەتەکە بەیەکەوە کۆبنەوەی دەوریان هەبوو تایبەت بە باشووری کوردستان تایبەت بە هەرێمی کوردستان بەو دەستکەوتانەی کە لە هەرێمی کوردستان بەدەست هاتوون و هەمیشە تاکیدیان لەسەر یەک پارچەی خاچی عێراق دەکردەوە بەمانای ئەوە ڕێگە بە هیچ جۆرە جیابوونەوە و جۆرە سربەخۆیەک نادەین ئەمە ئەو پەیامە بوو کە هەمیشە و هەوڵیاندا ئەو دەستکەوتانەش ینی ئەم ئەزمونەش لە باشووری کوردستان تێک بدەن بە شەڕبی بە گەمارۆبی بەڵام دواتر دۆخەکە گۆڕا بە تایبەتی هەندێک بەرژەوەندیان بۆ هاتە پێش سەدام ڕووخا کۆمەڵی گۆڕانکاری بوو تورکیا هەڵوێستەکانی گۆڕی نیازی نەگۆڕی بەڕاستی قەنەعەتی نەگۆڕی هەمیشە هەتا لەو دوایش هەمیشە ئەردۆغان تاکیدی دەکرد کە ڕێگە نادن ڕێگە بە هیچ کیانەکی کوردی نادن لە هیچ شوێنێکی کوردستان مەبەستی باشووری کوردستانیش بوو و بینیشمان لە ڕیفراندۆم هەڵوێستیان چ بوو ینی لە سەبارە بە ڕۆژاوە بە دڵنیاییەوە ئەمە کاردانەوەیەکی شێتانەی چی پێدەگرە هەڵەشانەی ئەردۆگانە دژ بەو دەستکەوتە گەورانەی کە گەلی ئێمە لە ڕۆژاوای کوردستان بەدەستی هێناوە بەڕاستی دەستکەوتی گەورن ینی ئەو دەستکەوتانن کە گەلی ئێمە خەونی پێوە دەبینی ئەمە بۆ تورکیا هەزم ناکرێت جا ئەمە ئەنواعی بیان و درۆ دە لەسەر دەینەوە لەوەی تیرۆر و ئەگە تیرۆرایی چێ تیرۆری لە ڕەقە شکاند چێ پایتەختی داعشی ڕزگار کرد لە ڕەقا و هەروە شوێنەکانی تر کۆبانی و هەموو شوێنەکانی تر ئەگەر تیرۆرستە چۆن ئەمریکا و هاوپەیمانی نێودەوڵەتی هاوکاری دەکەن چەکداری دەکەن کۆمەچی دەکەن تەدریبی دەکەن ئەمە قسەیە کە ئەردۆگان بۆ خۆی تۆمەتێکە دەیکا هەتا سەبارە بە پەکەکە ژیانی ئەو چ مەجبورە ئەوانە حتا ئەمریکیەکان و ئەوروپیەکان قەنەعەتیشان بەوەش نییە کە ئەوە تۆمەتەی بەڕاستی بدەنە پارپەکەکە کە تیۆرستە بەڵام ئەمە لە خاتری بۆ خاتری تورکیا و بۆ ڕازیکردنی تورکیا ئەمە ئەم چوینێتە ژێر باری ئەمە بە کوردیەکەی ئەمە هەمووی لە ئەنجامی ئەو دەستکەوتانەیە کە گەلی ئێمە لە باکوور بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان بەدەستی هێناوە کە بۆ ئەردۆگان هەزم ناکرێت ئەجینا بەڕاستی ئەفرینێکێک بوو لە شارە هەر ئارامەکان یعنی بڕواناکەم بەردشی لە تورکیا گرتبی لە سنوورەکە بەڵام ئێستا دێ بە بیانووی ئەوەی کە تیرۆر تەمەن کەس ئەوە لەوە ناکردی بەعکسەوە ئەو چەندین ڕێکخراوی تیرۆریستی کۆ کردوتەوە بۆ سەر ئەفرین ژمارەکەیان لەوانەیە خۆتان بزانن کە زیاتر لە 12 ڕێکخراوی ناسراون ڕێکخراوی تیرۆریستی هەتا لەو ڕۆژانە داعشیشی تێدا بیندراوە زانیاریەکان ئەوەیە کە بەشێ لە داعشەکانیشی تورکیا هێناوە بۆ شەڕەکە بە تایبەتی کە وەزئی خراپە بەعکسەوە ئەوان خۆیان داڵدەی تیرۆرەدەن ئەوەی کە لە بەڕاستی ئەفرین و ڕۆژاوای کوردستان هەیە جولانەوەیکی ڕزگاری خوازە جولانەوەیکی پێشکە ئازادی خوازە و بەڕاستی ئەزمونێکی تازەی دیموکراسیە لە ناوچەکە نەکە لە بەتەنێ لە ڕۆژاوای کوردستان ئەمە کاردانەوە ئەوەیە بەڵام خۆشبەختانە هەرچەند هێرشەکە دڕندانەیە هەرچەند هێرش شەڕەکە زۆر نابەرابەرانەیە بەڵام تا ئێستا سەرکەوتنیان بەدەست نێناوە دڵنیاشین سەرکەوتن بەدەست ناینن چۆن لە کۆبانی شکان داعشەکانی سەر بە ئەردۆگان دڵنیام لەم شەڕەش دەشتێن و
گەلی ئێمەوەکو هەمیشە سەربەرزانە لی دەردەچی لە ڕۆژاوی کاقار شتێکی گرنگکە ئەوژەوەیە کە هەندێک میدیای پارتی کرێکارانی کوردستان باز لەوەکەن کە ئەنە کەسەش بە شێوەک لە شێوەکان بەشدارە لەم ئۆپەراسیۆنانەی تورکیا و لەوەش گرنگترەوەیە کە لە حوتوی داهاتووە چەند میوانی ڕۆژئاوایی لێرە قسەیان کردوتیان ینی بە پارتی دیموکراتی کوردستان لانی کەم لە ئێستا سنوورەکانی بەڕۆی خۆراوەدا بکاتەوە وەکو سیمێلکا وەکو فشخابووانە و ئەو فشارەمان لەسەر لاچێ تا ئێستا دوێنێ ئەندام پەرلەمانێک ئەڵێ ویستمانە بڕۆین بۆ خۆراوە بەڵام لە ڕێگا لە فشخابوو جێڕایانینەوە ئەو فشارانەی پارتی دیموکراتی کوردستان پێ دوایە پەیوەندیەکی هەیە بە سیاسەتێکی یەکگرتوو لەگەڵ حکوومەتی تورکیا بۆ فشار خستنە سەر زیاتری خۆرئاوە ئەمە تازە نییە سیاسەتی پارتی لە بەرامبەر خۆراوە لە بەرامبەر باکوور یعنی ئەوان هەرچی لە دەستیان هەر بە ناوی سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و کردیان بەرامبەر بە باکووری کوردستان بەرامبەر بە هەدەپا بەرامبەر پەکەکە بەرامبەر بە ڕۆژاوای کوردستانش هە لە سەرەتاوە خۆتانەزانن ئەوان هەڵوێستێکی دژمن کارانەیان لە بەرامبەر ڕۆژاوای کوردستان نیشان داوە کە هەڵوێستەکە بە هەمە هەنجێ لەگەر ئەردۆگان لەگەر ڕژێمی تورکیا هەر لە مەسلەی خەندەق لێدان تا دەگاتە سنوور داخستن تا دەگاتە هێز دروستکردن بۆ شەڕی پەیەدا لێرە پێشمەرگەی هێزی پێشمەرگەی کوردستان موچەی نیە نانی نییە ئەوان دەیان ملیۆن دۆلار مانگانە دەدەن ئەوەی 8,000 چەکداریان بە ناوی ئەنەکەسە کە هیچ پەیوەندی بە ئەنەکەسەوە نییە بە ناوی ئەنەکەسە دروست کرد بۆ شەڕی پەیەدا لە ڕۆژاوای کوردستان بەداخەوە سیاسەتێکی هەڵەیە و من پێم وایە چۆن پارتی قازانجی لە سیاسەتەکانی ڕابردوو نەکرد لەوەش ناکە بە پێچەوانەوە ئەوەی کە ئێستا جێگەی پشتیوانی دنیاە جێگەی سۆزی دنیاە بەڕاستی خەبات و تێکۆشانی گەلی ئێمەیە لە باکوور و ڕۆژاوای کوردستان و ئەمە خراپە لەو کاتەدا و ئەمە بۆ مزداقەتی پارتی خۆی خراپە لەو کاتێ لە باتی هاوکاریان بکە کەچی نەک ئەمە لە پەرلەمانەکەش لێ نەگەڕانیانی هەڵوێستە شێک کوردانە بنوێنن وەکو پێویست لە ئاستی قۆناغەکە و لە ئاستی دەست درێژەکانی تورکیابی بۆ سەر ئەفرین ئەوەش نەکرا و سنووریش دادەخەن و تەنانەت وەکو باز دەکرێت لە ڕاگەیانەکان ینی هەتا گومرگ ینی هەتا کەلوپەل و وەسائلی ینی پزیشکیش دا و دەرمانیش لەوێ گومرگ دەکرێت و ئاستەنجی بۆ دروستەکرێت لە بەرامبەر ئەوەیە ئێمە هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستانە بینین چ لە سەردەمی لە پێشووتر لە سەردەمی شاق کە بۆ خۆشت شایدی ئەو واقعەتەی وە خۆشت چوەکو سکرتێری حیزب چوەکو دۆستی نزیکی مامجال ئێوە پشتیوانی گەورەتان لە خەباتی باکوور کردو بۆ منە لە کۆبانێ بە هەماشەوە ئەو ڕۆڵەتان بینی و لە ئێستاشە بەردەوام ئەم ڕۆڵە ئەوە لە قسەکانی جەنابی تا ئێستا شایدی ئەوەیە کە تۆ ئەوت بە خەبات و تێکۆشانی گەورە ناوبرەوە بە شەڕێکی نابەرابەر ناوبر بەڵام هەندێک لە چاودێرانی سیاسیە هەندێک لە خەڵکانی یەکێتی نیگەرانن لەوەی کە زۆر جار پارتی کرێکارانی کوردستان جیاوازێکی زۆر ناکا لە نێوان ئەم هەڵوێستە نیشتیمانیانەی یەکێتی و لە نێوان ئەو هەڵوێستە نانیشتیمانیانی پارتی دیموکراتی کوردستان لە بەرامبەر و پشتیوانیانی یەکێتیەکە ئەو ڕێگریانی پارتیەکە ئێوە پێتان وانە ئەمە پێویستی بە پیاچوونەوە هەیە پارتی کرێکارانی کوردستان پێویستە ئەم دۆستانەی خۆی زۆرتر کا و ئەم نەیارانی خۆی کەم کاتەوە بێگومان ئەو گلەیە هەیە بەڵام ئەوان دەیانەوێت شەڕی پارتی لە خۆیان دوورخەنەوە مجامەلەی پارتی بکەن ئەجینا خۆشیان باش دەزانن ئەو بەراوردکاریە نییە ینی ئەو یەکسانیە نییە لە هەڵوێز لە نێوان پارتی وێشێتی و یەکێتی هەر لە سەرەتاوە هەر لە کۆنەوە بە تایبەتیش لە دوای شۆڕشی گەلانی سووریا لە دوای دەستکەوتەکانی ڕۆژاوای کوردستان هەڵوێستێکی زۆر نەتەوەیی زۆر پێشڕەوی هەبووە بەڕاستی پێشەنجی هەبووە بە هەموو شێوەیەک هاوکاری ڕۆژاوای کوردستانی کردووە یانی یەکێ لە بەرپرسە گەورەکانی ئەمریکا لە یەکێ لە لێدوانە ڕەسمیەکانی باز لەوە دەکاتەرێ ئەمە لە ڕێگەی یەشێتی چوین هاوکاری ڕۆژاوای شەڕوانانمان کرد هاوکاری ڕۆژاوای کوردستانمان کرد یەشێتی ئەوکو دەرێ جسری جەوی بۆ ڕۆژاوای کوردستاندانە بەڵام یەشێتیش گلەی ئەوەی لەسەرە کە بەڕاستی لە هەندێک شت بێدەنگە ئەم هەڵوێستەی هەیە بەڵام لە بەرامبەر ئەوەی کە بە ناوی حکوومەت و زۆرتر بە ناوی پەرلەمان و پێشتر بە ناوی سەرۆکایەتی هەرێم دژ بە و ناوچانە دەکرا یەشێتی کە بخۆی بە بەشێک لەوە دەزانی بێدەنگ بووە نەیدەگوت کاکە ئەمەی کە سنوور دەگری
پارتیە حکوومەت نییە چکە حکوومەت ئێمەشی تێداین خەرچی تریشی تێدایە یان ئەوەی خەندەق لێ دەدا ئەمە نین حکوومەت نییە حکوومەتی پارتیە یان ئەو بەشەیەکە ینی یەکێتی ئەویش بۆ ڕازیکردنی یان ئەوەی کە دڕی پارتی نەڕەنجێ ئەویش بێ هەڵوێز دەبوو لە بەرامبەر ئەو شتانە لەگەر ئەوە من پێم وایە ئێستا پشتیوانێکی نێودەوڵەتی ناوچەیی کوردستانی گەورە بۆ خەباتی ڕۆژاوای کوردستان بۆ شەروانان بۆ قارەمانەتی خەرچی ئەفرین هەیە و ڕۆژ بە ڕۆژ فراوانتریش دەبێت و دەگۆڕێ بۆ ڕێی عامێکی گەورە و دەگۆڕێ بۆ هەڵوێستێکی ڕسمی نێودەوڵەتی و ئەو خۆپشاندانانەی کە لە ئەوروپا بوو ئەو هەڵوێستانەی کە ئێستا بەڕێوەیە لە فەڕەنسا لە حتا ئەمریکا جوولاوە شوێنەکانی تر من پێم وایە هەموو بە قازانجی ئەم شەڕەیانی بەلایانی شەروانانی خۆمان لە زەرەری تورکیایە و زوو یا درەنگ ئەردۆگان لەم دەست درێژیە یان لەم داگیرکاریە شکست دێنێن بەڵێ کا قارتەوەرێکی تری گرنگ پەیوەندی بە هەرێمی کوردستان و دواتر پەیوەندیەکانی هەرێم و بەغداوە هەیە بەڵام پێم خۆش بوو ئەوە لە جەنابەت پرسم لە 25 پرسی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستانە بوو بە پرسێکی جددی و قسە و باسی زۆر و لێکرا هەندێک پیان وا بوو کە ئەوە بەرەو سەربەخۆی کوردستانە و تەنانەت بە نوکتان دێجار ئەڵێن گوایە لە پارتیەکان وتویانە ئەمە پاسپۆرتی کوێت دەوێت پاسپۆرتەکەت چۆن بێ نازانم ئاڵای دراوت چۆن بێ کەچی ئێستا هیچ شتێک لەسەر ئەرزی واقع نەما و ویستم سەرنجت بۆ ڕابکێشم ئەوە سەردانی وەزیری بەرگری ئەڵمانیایە لە هەولێر ئامادە نەبووە بچێتە لایەنە بارزانی وەلا هیچ بەرپرسێکی هەرێمی کوردستان تەنها هاتووە نەخۆشخانەیە بکاتەوە بە بەراورد لەگەڵ جاران بۆ من پێمان جاران بۆ نەسەرۆکی فەڕەنسا زیاد لە 2-3 جار هاتە هەولێر و وەزیری خارجی ئەڵمانیا بەریتانیا فەڕەنساوانە بەڵام ئێستا هەزەکەین هەرێمی کوردستان پەراوێز خراوە پێ دوا بوو ڕیفراندۆم چەنە پرۆسەی سیاسی و ئەزمموی هەرێمی کوردستانی بردە دواوە یان پێ دوا بوو پێشی خستۆ و لە داهاتووە تەسیریە بێ بڕواناکەم کەس پێی واوی پێشی خستووە ئەگە پێشی خستبا بۆ ئەو ئەنجامە دروستە بوو من پێم وا ڕیفراندۆم ینی بە ئینسافەوە دەکرێت خەرچی تریش هەڵسەنگاندنی بۆ بکات دیراساتی بۆ بکرێت چۆر بەڕاستی حەدەسێک ڕووداوەکی کەم نییە لە ژیانی سیاسییان لە ژیانی خەبات و تێکۆشانی گەلی ئێمە لە باشووری کوردستان ڕیفراندۆم دەستکەوتی 50 ساڵی خەرچی کوردستان بردەوە دواوە لە دەستیدا بەداخەوە دیارە نەک ڕیفراندۆم لە کاتێکی نەگونجاو ئەنجینا کەس لە ڕیفراندۆم زەرەر ناکە هەمومان لەگەر ڕیفراندۆم بووین ئەمە خەونی هەموو تاچێکی کووردا بەڵام لەگەر ڕیفراندۆمەک نەبووین کە هیچ پشتیوانیەکمان نییە ئامادەکاریەکمان بۆ نەکردووە سازیەک نییە و دنیا دژمان وەستاوەتەوە و تەنیا ڕیفراندۆمەکە بە مەبەستێکی سیاسی و حزبی و شەخصی بوو بۆ دوو شت بوو یەکیان بۆ داپۆشینی ئەم شکستەی کە پارتی لە حکومڕانی کوردستان شکستی خواردبوو دووش بۆ بوو کە لە ڕێگەی ڕیفراندۆم و لە ڕێگەی ئەمەی کە ئەم دروشما نەتەوەییە ینی مەرامە سیاسەکانی خۆیان مەبەستە سیاسەکانی خۆیان تێکەڵ بە خەونی لە مێژینەی خەرچی کوردستان بکەن کە ئەویش سربەخۆی کوردستانە بەو مەرامە کرا ئەجینا کەس دژی ڕیفراندۆم نیە بەعکسەوە خەونی هەموو کوردێک بۆ سربەخۆی و ڕیفراندۆمە و دوای ڕیفراندۆمیش وەکو پێشبینیمان دەکرد بینیمان چکارە ساتێک بەسەر باشووری کوردستان هات کە ئەمە کاریگەری لە سەر پارچەکانی تریش هەبوو بۆ نمونە ئەوە ڕۆژاوای کوردستانیش باسەکەن دەرێن ئەگەر لە باشوور ئەو شکستەمان نەخوارد بە لەوانە بۆ ئەردۆگان جورئەت نەکە ئێستا پەلامارمان بدە ئەمە هەمووی ئەنجامیش ڕیفراندۆمە شکست خواردوەکەیە بەداخەوە ئەوانەی کە ڕیفراندۆمیان سەپاند لە کاتێکی ناگونجاو لە کاتێکی ناکات ئێستا دوور بچووکترین شێوە بەڕاستی ئامادەنین ڕخنە لە خۆیان بگرن ئامادەنین دان بە هەڵەکەیان دابنین ئامادەنین تەنانەت پیاچوونەوە بە سیاستەکانی خۆیان بکەن بەعکسەوە بە شێوێکی زۆر چاواشەکاری دەبێ وا برێن بەڕاستی بازەوە دەکەن نا ئەوەی کە بوو لە کوردستان ڕیفراندۆمیش نەبا دەبوو ڕیفراندۆمیش نەبایی کەرکک دەبوو
ئەنواعی پاساو دەینەوە بۆ شاردنەوەی شکستی خۆیان لە ڕیفراندۆمەکە لە کاتێکە ڕیفراندۆم نەبوایە منارێم عێراق داوای ئەو ناوچانەی دەکرد کە تۆ لە داعشت ڕزگار کردووە بەڵام تۆ خۆت ڕێکەوتنت کردبوو ینی سەرۆکی هەرێم خۆی ڕێکەوتنی کردبوو لەگەر عەبادی کە دوای شەڕی داعش لەو ناوچانە کورد بکشێتەوە ئاسایی بوو کە تۆ دەسەڵاتت نەبی یان ناوچەکە بەپێی دەستور بەپێی یاسا تۆ نەتوانی دەستی بەسەدا بگری بەڵام من پێم وانە بوو هیچی ئەو شتانە ببوایە کە بوو ئەگەر ریفراندۆم نەبوایە بە تایبەتی کە ئێمە گەرانتێکی ئەمریکا و نێودەوڵەتی گەورەماوە گەرانتیمان لە ئێران وەرگرت بوو لە تورکیا وەرگرت بوو هەموو دایانگۆ بەس ریفراندۆم مەکەن ئێمە پشتیوانیتان دەکەین بۆی لە عێراق مافەکانتان بەدەستبێنین یان تەنانەت ئەو بەرپرسە باڵاکانی ئێران ئەوەی کە من بیستم لەگەر یەکێتی و برادەران قسایان کرد بگویان بەس ریفراندۆم دوا بخەن ئێمە دڵنیاتان دەکەین مادەی 140 فشار دەکەین لەسەر بەغدا مادەی 140 تان بۆ جێبەجێکە ئەم نامەی وەزیری خارجی ئەمریکی خۆی لە وعدی بلفۆرەکەی وەزیری خارجی بەریتانیا بەهێزتر بوو کە ئێمە ئامادەین ئەگەر لە ماوەی ئەو ساڵە عێراق داخوازەکانی ئێوەی جێبەجێ نەکرد ئێمە بەڕسمی ئەمە ببین جومەنی ئاسایش کێشەی کورد داواکانی ئێوە و هەموو پشتیوانیەکتان بکەین نا ئەم ریفراندۆمە ئەوە حتا کەرکوچیش کە ئەوان بۆ شاردنەوەی شکستی ریفراندۆم ئەم مەسلەی کەرکوچیان هێناوەتە گۆڕێ مەسلەی خیانەت و 16 ئۆکتۆبەر کە لە کاتێکە هیچ لێکۆڵینەوە نەکراوە ئەمە بۆ شکستی شاردنەوەی شکستی ریفراندۆمەکەیانە ریفراندۆم بۆ شاردنەوەی شکستی حکومڕانی پارتی بوو لە کوردستان تاوان بارکردنی یەشێتی بە خیانەت بۆ شاردنەوەی شکستی ریفراندۆمەکەیانە لە کوردستان بەداخەوە هەرچەندە من لەگەرەوەم بەخوا نەگە لە بەرامبەر هەر کەسێک کەرکووک لە یەشێتی و لە کوردش گەورەترە بەڵام با بەلیژنە و بە لێکۆڕینەوە بی ینی لە ڕووی قانونیش تۆ متهم بەری ئەتاک و تاوانەکەی لەسەر ساغ دەبیتەوە یعنی ناکرێت تۆکو ئەردۆگام کە ئەردۆگان هێشتان ڕۆژی یەکەم و دووەمی کودەتا هێشتان لە هەندێک شوێن شەڕما بوو لەگەر کودەتا چیەکان بەیانیەکەی 250 ناوی 250 گەورە قازی و حاکمەکانی تورکیا ئەلان کرد کە ئەوانە سەر بە گولەنن و ئەوانە دەستیان لە کودەتاکە هەبووە یعنی ئەگە قایمەکەشی کردە با فریانە دەکەوت بەڵام شتەکە حازر کرا پێشتر حازر کرا ناکرێت تۆ لە کەرکووک لێکۆڵینەوە بکەی نا ئەنجامی لێکۆڵینەوە دەربکەوی بەیانیەکەی خەرک تاوانبار بکەی بە خیانەت و لەگەر ئەوەش ئەگەر هەرچی کراوە هەموو کەس حەقی خۆیەتی چکە مەسەلەی خیانەت یان هەر کەم و کوڕیەکی نەتەوەیی هەر هەڵەیەک دەبێت لێ پێچانەوەی لەگە بکرێت بەڵام بەلیژنەوە بە ئینساف با لێکۆڵینەوە باشە کاک قادر دوای پرسی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان بە پێچەوانەی ئەوەی کە تەسەورەکرا بارودۆخی هەرێمی کوردستان بەرەو باشی بڕوا بەرەو خراپتر ڕۆی چ لە بواری ئابووری چ لە بواری کۆمەڵایەتی و بواری سیاسیش پەیوەندی نێوان هێزە سیاسیەکان خراپتر بوو و حیزبی تازە سەری هەڵدا ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان بارودۆخێکی خراپە خۆشت شایدیەوەی ینی تا چەند هەندێک گەڵێن یەکێتی و پارتی بەپلی یەکەم لێ پرسن بەڵام هەندێک گەڵێن نەخێر پارتی زۆرتر بەرپرسە لە بەرەوەی بەشێکی زۆری دام و دەستگاکان بەدەست پارتیەوە و ئەوە نەتیجەی غەڵەتی وی کە جەنابشت باس کرد پرسی ڕیفراندۆمە بەڵام گرفتەکەەوە ئێستا هەرێمی کوردستانە بێت چی بکە ینی بۆ لە 150 خاکی ناوچە جناوەکانی لەدەستداوە نزیکی 532 بیرەنەوتی لەدەستداوە داهاتی فرۆشراوی نەوتی کەم بۆ تۆ بۆ لە 125 بۆ ناتوانێت موچە و بودجێ خەڵک دابین کە بۆی کەوتمەوە وەزیری بەرگری ئەڵمانیا ئامادەنی هیچ کە لە بەرپرسەکانی هەرێمی کوردستان ببینێ کە پێشتر وەکوتم هەموو سەردانەکانیان بۆ لای بارزانی بوو وڵاتێکەکانی ئەمریکا وەکو بازەکرێکە هەرێمی کوردستانی تا ڕادەیەک پشتگوێ خستۆ بەهۆی ئەوی جەنابەت و گوێ نەگرتن ئەنی حکوومەتی هەرێمی کوردستان لەم ئەم قەیرانانەی کە دروستکەوە چۆن دەربازە بێلێ وایە چەنە مەترسیدارە لەسەر داهاتووی هەرێمی کوردستان لە ناو هەموو کێشە و ئاریشانەی کە لە خۆرهڵاتی ناوەڕاز لە عێراق و ئەفغانستان و ئێران و ئەو سووریا و ئیسرائیل و لوبنان ئەیبینین بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان وەزی خۆی خراپ و پێشترێش ینی پێش ریفراندۆمیش ئەو هەموو قەیرانەی هەبوو ئەو هەموو شکستی مەسەلەی ئابووری سربەخۆ و
ینی مەسلەی ژیان و گوزەران و موچەی خەڵکی کوردستان ئەمەشی بەسەرداهات وەزئی خراپتر بوو ینی کێشەی ئێستای حکوومەتی کوردستان هەرێمی کوردستان ینی پارتی ینی یەشێتی ڕاستە لایەنەکانی تر بەشدارن بەڵام بەشدارین لە بڕیارە سیاسیە گرنگەکان بەڵام بەشدارن لە ئیشی ئیداری ئەم حکوومەتە و شەرعیەتدان بە بڕیارەکانی پارتی ئەوەی کە ئێستا کێشەیە بۆ هەرێمی کوردستان بەڕاستی جگە لەوەی کە لە دوای ریفراندۆم دووچاری بووین بەهۆی ریفراندۆم لە دوای ریفراندۆمیش بە هەمان شێوە خەریکە وەکو دەرێ کارەساتێکی تر بەڕێوەیە ئەوش درێژەدانە بە هەمان عقلێتی پێش ریفراندۆم ینی چووکە ئەگە تۆ دەرێ داننەنان بە هەڵەیەکی گەورەترە ینی داننەنان بە کارەساتێکی ترە تا ئێستا بە عقلێتی پێش ریفراندۆم مامەڵە دەکرێت ینی ئەم یەکێتی و پارتی ینی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی دەبێ بزانن ئەوان ئێستا وەزئێکی ترن ینی نا لە کوردستان زارە ئەسڵ ئەو حکوومەتە ئەگەر بە پێوەرە نێودەوڵەتی و ستانداردەکان بکەین بەڕاستی ئەو شەرعێتی ئەو تۆی نەماوەکە بتانی وەکو پێویست بە ئەرچی خۆی هەڵسی حکوومەتێکە خۆتان دەزانەوە هەموو لێی کشاونەتەوە حکوومەتێکە لە هەموو شتەکان شکستی هێناوە ناتوانانی یاسا سەروەر بکە ناتوانانی بوجە بدا ناتوانانی موچە دابین بکە و بەڕاستیش بەغداش خۆ دەبینی بەغدا زۆر ئەو حکوومەتە بە شەرعی نازانی چەندین جار عەبادی خۆی گوتوێتی ئەو حکوومەتە نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستان نییە لەبەرەوەی دەبێ بیر بکرێتەوە شتێکی تازە بکرێت بۆەوەی بتوان کوردستان لەم دۆخە ڕزگار بکرێت جا لەوەش خراپتر سەرباری هەموو ئەوانە خەریکە وەزئی کوردستان خراپ تێک دەچی ینی هەر هیچی نامینێ ینی گەشتەوەی کە بۆڕی نەوت کونکەن مەسئولینی پارتی کە وا دەگوترێ نازانم ڕاگەیانەکان نەوتی لێ بفرۆش گەشتەوەی کە ئێستا چەندین بازگا لەلایەن یەکێتی و خەرکی یەکێتی و پارتی دانراوە بە نایاسایی پسوولە دەدەنە سیارە و پارە وەرەگرن بە ئەنواعی ناوی جیاواز معنای لێرە هیچ حکوومەت دەوری نەماوە حکوومەت ینی حکومڕانی ینی سەروەری یاسا ینی خەریکە بەرەو تێکچوون دەڕوا وەزعەکە ئەگەر وا بڕوە من پێم وایە تێبینی خۆم ئەوەیە کە یەکێتی مەسئولیەتی یەکێتی ئێستا لەم قۆناغە ئەوەیە کە هەڵوێستی هەبی و بەڕاستی دیفاع لە خەڵکی کوردستان بکە ئەوەی ئێستای وانە یەکێتی دەبێت بە پارتی برەیان تۆ بوجە دابینەکەی یا موچەی خەڵک دابینەکەی یان مەرجی بەغدا جێبەجێ دەکەی بۆ عەبادی موچە بدە ئێستا پارتی ئەمە ناکە پارتی نە ئامادەی هەموو نەوتەکە تەسلیم کە نە ئامادەیە داهاتی گومرگەکان تەسلیم کە لە مقابلیش عەبادی هەلۆ خۆی لە بیانوە لۆ خۆی دەیەوێت زیانت پێ بگەیەنی ئەوش ئەمەی کردووە بە کارتێک بوجەی کردووە بە کارتێکی فشار لەسەر ئەم حکوومەتە بەڕاستی ئەمە دەبێت یەکلایی بکاتەوە ینی یەکێتی دەبێت ئەمە یەکلایی بکاتەوە و ئێستا کێشەیەکی تر لە بینی بەغدا و هەرێمی کوردستانەوەیە کە قەت چارەسەر نابی ئەوان باسی شایستە داراییەکانی کۆمپانیەکانەکەن کە نزیکەی چەند ملیارێکی زۆرە ینی باشە عەبادی ئەلانی کردووە مەکتەبی عەبادی هەموو ڕۆژ تاکیدەکە ئەو گرێبەستانەی کە ئێمە ئاگادار نین یان بە پرسی ئێمە بە ڕەزامەندی ئێمە نەکراوە ئێمە ئامادەنین شایستە داراییەکان بدەین ئەم کۆمپانیانە پاشان حکوومەتی هەرێمی کوردستان زۆر پارەی بەسەر نەوتەوە وەرگرتووە قەرزی بەسەر نەوتەوە وەرگرتووە وەکو دەرێ بەشینی خواردوێتی ئێستا تووشی ئەمە بۆ بەغدا و قەرزانە ناداتەوە بەغدا و شایستە داراییانە کۆمپانیەکان نادا وەوەشی کردووە بە کارت بۆ مەسەلەی ئەمە ئاسان نیە چارەسەرکردنی بەڕاستیش ڕۆژ بە ڕۆژیش ئەوەی کە باجەکەی دەدا خەرکی کوردستانە مامۆسایانن ئەوە دەبینن مەسەلەی کەرتی خوێندن چی بەسەر هاتووە و هەموو چین و توێژەکانن بەڵام بە تایبەتی فەرمانبەران و مامۆسایان و موچەخۆران لێرە یەکێتی نابی چیتر بێدەنگ بی ینی بەڕاستی بێدەنگ بوون یانی شەراکەتی ئەم سیاسەتە
یعنی یان دەبێت تۆ بێ حکوومەتی کوردستان موچە و بودجەی خەرچی کوردستان دابینکەی یان دەبێت مەرجی عەبادی جێبەجێکەی وەڵا ئەوە نییە من مەرجی جێبەجێ ناکەم و موچەش نادەم بودجەش نادەم ئەی چیەکە ینی خەری باشە کاک قادر بەڵام مەوزوعێکی گرنگ لە پێشەکی شاوتم پارتی بەو هەموو مکەسەراتەی بەو هەموو ئەزمەی کە بۆ هەرێمی کوردستانی دروست کردووە چ سەرۆکی هەرێمی پێشوو چ حکوومەت کەچی بۆ منە خەڵک زۆرتر گلەی و ناڕزایەتەکانی لە شەقامە لە سلێمانی کەچی بۆ منە زۆرتر حزب لە سلێمانی دروزە بێتەوە و ڕەخنە و تێڕوانینیان بەرامبەری چێتی ڕەخنەگرانە ینی بۆ منە حزبی تازە بە تازە بینیمان هاوپەیمانی دیموکراسی لە یەکێتی نیشتیمانی کوردستان جیا دەبێتەوە جوڵانەوەی نەوەی نوێ تەفگەری ئازادی هەموو ئەمانە لە سلێمانی دروزە بن و زۆرتری ڕەخنە و خۆپیشاندانی مامۆستایان و چوونی توێژەکان لە سلێمانی و زۆرتر میدیای ئازاد و ئەهلی ڕابردوو سەر لە نوێ دروزە بێ هەر لە سلێمانیە باشە گرفتەکە لە پایتەختە گرفتەکە حکوومەتە گرفتەکە وەکو جەنابەت بەشێکی زۆری پارتیە کەچی بۆچی بەس لە سلێمانی خۆپیشاندان و اعتراض و ناڕزایەتی و گلەی لە موچە و بودجە و قەیرانی دارایی و قەیرانی سیاسیەکرێ ئەمە دوو بەشە بەڕاستی بەشێکی علاقەی بەو ئازادی هەیە کە لەو ناوچەیە هەیە ینی ئەم پراوێزی ئازادی کە هەیە ئۆپۆزیسیۆن لێرەیە میدیای ئازاد لێرەیە حتا ئۆپۆزیسیۆنی ئێرانی لێرەن ئەنواعی معارەزە لێرەیە ئەحزاب لێرە دروستەبی ڕەخنە دەگرن ئەمانەشتی تەندروستن ئەمانە بە قازانجی یەشێتین ڕاستە هەندێکی لە یەشێتی دەخوا بەڵام دیسان جیابوونەوە مافێکی تەبیعی هەموو کەسێکە لە حیزبایەتی بەشێکی تری علاقەی بەوەیە کە خەرک ئێستا گەشتۆتە ئەو قەنەعاتەی لە خۆپیشاندانەکانیش باسییان کرد ینی ئێستا یەشێتی بە تاوانبارترەزان لە پارتی لە بواری چی لە بوارەوەی بۆ یەشێتی بێدەنگە زۆر کەس گوتوێتی تا یەشێتی نەڕوخێ پارتی ناڕوخێ چکۆ یەشێتی پارتی ڕاگرتووە ئێستا ئەگە بەیانی یەشێتی لە حکوومەتەکە دەرچی حکوومەت دەمینێ ئەگە یەشێتی ریفراندۆمی نەکرد بە هاوکاری پارتی دەکرا ئەگە یەشێتی ئەم پەرلەمانە بێدەسەڵاتەی ئێستای بۆ پارتی دروست نەکرد باوە کە ئێستا بە ئارەزووی خۆی بڕیاری پێدەرەکە پەرلەمان کارە دەکراوە کارە نا بە ئاوادان دەکراوە خەرک لەمە تووڕێ لە یەشێتی ئەجینا دەزانی یەکشەتی بەرپرز نییە لە زۆری ئەم سیاسەتە بڕیاری سیاسی بڕیاری ئابووری 10 ساڵیشە لە دەست یەکشەتی نییە یەکشەتی بەشداریش نییە نە ریفراندۆم یەکشەتی ئاگای لێ بووە دوو هەڵبژاردن لەلایەن سەرۆکی هەرێمەوە دیاری کراوە ئەمە لە مەکتەبی سیاسی هەواڵەکەمان بۆ هات ئاگامان لێ نەبوو کاتێک لە پارتی پرسیار کرا باشە چۆن دەبی کاک مەسعود دوو هەڵبژاردن دیاری بکە یەکشەتی ئاگادار نەبی گوتبیان وەڵاوە کاک مەسعود لە ئەوەی کۆمیسیۆنەکە ئێوە تۆڕە بووە و داوای بردنەکەین و یەکشەتی ئاگای لە هیچ نییە هەموو بڕیارەکان پارتی ئێستا شەروایە خەرک لەمە لە ناو یەکشەتیش خەرک لەمە تۆڕەیە خەرک لەمە ئیستیفزازە باشە تۆ دەبێت لەگە پارتی بوون خۆشتەی خراپ نییە هاوکاریکردن ینی بەبێ پارتی و یەکشەتی خۆ حکومڕانی ئەم هەرێمە ناکرێ بەڵام دەبێت ئەم لەگەربوونە لە خزمەتی خەرچی کوردستان بی ناکرێت تۆ لەگە پارتی بۆی پارتی ئەم قەیرانە داراییە درێژ بکاتەوە دەبێت تۆ بێدەنگ نەبی ینی خەرک لەمە لە یەکشەتی ناڕازیە نە لە بەرەوەی یەکشەتی سەبەبی ئەم سیاسەتە یەکشەتی بەشێکە لەم بڕیارانەی کە شەریعەتی پێدەدا کە پارتی لە کوردستان کە کوردستانی گەیاندۆتە ئێرە بەڕاستی دەبێ ئەمە درێژەی نەدرێتێ یان ئەو گەمەیەی کە ئێستا دەکرێت لە بینی بەغدا و هەرێمی کوردستان دەبێت یەکشەتی هەوڵدا کۆتایی پێبینی ینی یان دەبێ ئەم حکوومەتە کە پێی ناکرێت بە دڵنیاییەوە دەبێ مەرجەکانی عەبادی قبوڵکە با ئەو کاتە ئەلە خەر بابزای لەگە عەبادی وەکوونارن درۆ دەکا لەگە ڕێزم بۆ ئەو قسە با ئەو کاتە باشتر دیارکەوی درۆ دەکە بەڵام تۆ مەرجەکان جێبەجێ ناکەی وە دەژێ عەبادی درۆ دەکە نا تۆ مەرجەکان جێبەجێکە خۆ مەرج خۆ ئەگەر ئەمە بتوانین بۆ مەرجی عەبادی جێبەجێکەین وەڵڵا ئەگە بتوانین وەڵامی هیچ کەس نەدەینەوە عەبادیش نەدەینەوە بەڵام تۆ خۆت شکست خواردووە معلومە تۆ وەکو ئێستا وەکو کەس لایەنە شکست خواردوو تەعاملی لەگە دەکرێت یعنی تۆ ئێستا دۆڕاوی مەرجی دۆڕاوە لەسەر جێبەجێ دەکرێت باشە و ریفراندۆم کراوە بە قەمیسی عوسمان بۆ دژایەتی کردنی
هەرێمی کوردستان لەبەرەوەی تۆ ناچاری بەڕاستی بچێ ژێر باری ئەم تەنازولاتانە لە پێناوی ملەتەکەت بەڕاستی گوزەرانی خەرکەکەت باشکە قادر ناکرێ بۆ بەرگرتن بەو هەمونەی سیاسەتەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ ڕێگرتن لەو سیاسەتانەی کە هەرێمی کوردستانی تووشی ئەم ئەزمە و قەیرانە کردووە ئیتیلافێک کوالیسیۆنێک هاوپەیمانیەک لە نێوان بۆ نمونە یەکێتی گۆڕان هاوپەیمانی تەنان کۆمەڵی ئیسلامیش پێک بەوەی کە ئێستا وسەی هێزە هاوپەیمانەتیان پێکێناوە بلانی کەم بۆ مەرحەلەی داهاتوو بۆ بەرگرتن بەو هەژمون و سیاسەتە نادروستانی پارتی دیموکراتی کوردستان بیر لە هاوپەیمانەتێک بکرێتەوە نایکەن ئەوە ئاراستەیەک ینیان کۆمەڵێک ینی بڕیار بەدەستی ناوێشێتی ئەمە ناکە ئەجینە ئەمە زۆر ئاسانە زۆر باشی دەکرێت لایەنەکانیش ئامادەیان هەیە خۆ چوار قۆریەکە نمونە بوو چوار قۆریەکە بڕێی پەرلەمانی بە شێوەیەکی یاسایی تۆ دەتوانی بەڕاستی سیستەمی حکومڕانی بگۆڕی زۆر گۆڕانکاری بکەیت کەچی خۆیەشەتی لی کشاوە یعنی ئێستا یەشەتی نەک ئەمە یەشەتی لایانی پارتی بەرنادا ینی ئەمە وای لێ هاتووەنەوە ئاراستەیە یەشەتی لای پارتی بەرنادا و بەعکسەوە هاوکاری پارتی دەکات لە بڕیارە ناڕەواکانی ینی پارتی دەرگەی پەرلەماندا دەخا بەبێ ئەوە یەشەتی دەنجی لێوە بێ یانی یەشەتی ناڕازی بی بەڵام دەچی بەبێ گۆڕان پەرلەمان تەسلیم بە پارتی دەکاتەوە ئێستا پەرلەمانەکە تەسلیم بە پارتی کراوە سەرۆکی پەرلەمان زۆری لە لای پارتیە ئەمە ئەو ئاراستەیە کە لە ناو یەشێتیژی یەشێتیەکان دژن ئەمە لەگەرەوە لەگە پارتی هاوکاری بکرێت هەموو شتێک بەڵام نەک ئەوەی ئێستا لە حسابی ملەتی ئێمە بیانی یعنی من بۆ پەرلەمانە کارە دەکەمەوە لە کاتێکا پەرلەمان لە دەست پارتی نەبوو پارتی بۆ وای لە پەرلەمان کرد لەبەرەوەی تاکە دەستگا بوو کە زۆرینە لای ئەو نەبوو زۆرینە لای چوار حزب بوو باشە نابێ یەشێتی چیتر بە چ بەرژەوەندی ئەگە بەرژەوەندی ملەتە بەڕاستی نابێ یەشێتی لەمە بەردەوام بی چکە بەرژەوەندی ملەتی تێدانێ بە عکسەوە ئەمە لە حسابی بەرژەوەندی ملەتە ئەگە بەرژەوەندی چەند کەسێکیشە بەڕاستی من بڕوا ناکەم تاسە لە یەشێتی ئەمە قبول بکرێ یعنی یەشێتیش و خەرکی کوردستانیش بە قوربانی بەرژەوەندی چەند هەندێک جار ئێمە گوێبیستیەوە بین کە ئەو مڕاعەتی پارتی لەلایەن یەکێتیەوە بۆیە کە شەڕی ناخۆ هەڵنەگیرسێنە پارتی بۆیە کە موسیبەتی زیاتر بەسەر هەرێمی کوردستان نەهێنێ و دەرکەوت عکسەکەی دەرکەوت خۆ ڕاستە ئەمە لایەنێکی ڕاست بوو لایەنێکی ڕاستە تۆ لە ڕووی دڵسۆزی و نیشتیمان پەروەری خۆتەوەبی دەکرێت زۆر جار تەنازول لە مافی خۆت بکەیت لە پێناو مافی گشتی و مافی میلەتەکەت بەڵام ئەمە زۆر جار کرا بە پاساو بۆ تەنازول بۆ پارتی کرا بە پاساو بۆ جێبەجێکردنی ئەجینداکانی پارتی بەداخەوە و دەریش کەوت چەند زەرەرمان یعنی ئەم کارە ساتە لە ئەنجامی ئەو سیاسەتەوە هات یعنی ئەگە یەکێتی لە ریفراندۆم بیگوت با ئێمە ریفراندۆممان قبوڵ نییە لەم کاتە نەدەکرا معنەیەوەیە کارەساتی لێکەوتەوە باشە تۆ بۆ ینی هەزەکەم تۆ ینی لەگەڵ بەشێک لە سیاسەتەکانی یەکێتینی بۆ خۆشت بەڕێزلو هەر منم مەبەسمەوە چەند کەس لەگە ئەم سیاست بەسمەوە بەڕێزشت پێشتو لە ناو مەکتەبی سیاسیا بووی لە سەرکردایەتی بووی ینی بۆچی هێشتوتانە ئەم سیاسەتە درێژەی پێ بدرێ ئەم لە ناوی شتی ئەم ناڕزایەتیە زۆرە لە بەشداری لە حکومت لەمانەوە لە حکومت لەم بێدەنجەی لە بەرامبەر پارتی لەوەی کە لە هەمووی ئێستا ناڕزایەتێکی زۆر لە ناوێشێتی هەیە یعنی یەشێتی ئەگە بەرژەوەندی ملەتە بەسەر چاو ئەمەش لەگەرەوەی ئەگە بەرژەوەندی ملت لەمە نییە یان زیانی ملەتی تێدایە تۆ بۆچی بەردەوامی یعنی بەرژەوەندی چەند کەسێکە چ علاقی بە یەشێتی وەیە یعنی من ئێستا پێ دەرەم یەشێتی بۆ بێدەنگە لەم گەمەیە کە ئێستا لە بینی پارتی و بەغدا هەیە یەشێتی دەبی خۆی یەکلایی بکاتەوە معلومە بە حکوومەتی کوردستانی چی بۆ ناکرێت چونکە پارە قەرزارە بە چەندین ملیار 27 ملیارە چەندە باشە پارەی نەوتی پێشەچی وەرگرتووە شایستەی ئەنوا ئیشتی هەیە ئەمە معلومیشە نەوتەکەی ئێستا 150 کەمتری بەدەستەوە ماوە لەبەرەوە یەک ئەلتەرناتیف هەیە وەکو خۆشت پرسیارت کرد ئەویش ئەوەیە تۆ لەگە بەغدا ڕێک بکەوی و خۆشیان وا بڕیاریان داوە کە تۆ بەپێی دەستور داخوازیەکانی بەغدا لە هەرێمی کوردستان و هەندێکی لە دەرەوەی دەستوریش خۆ دەستور هاوچێشەکان جێبەجێ دەکات تۆ تەسلیمی بکەی
بەڵکو بە ئومێدی ئەوەی کە بەڕاستی هەوڵ بدەیت ئەم کێشەی خەلکی خۆت کە مەسەلەی کێشەی موچە و بوجەیە چارەسەر بکەیت ئەجینە ئەگە تۆ خۆت بۆ نەکرێ خۆ ناشتوانانی ئەم ئەینادی لە بەرامبەر بەغدا بکەی وەڵام من ناتوانم بەڵام لەگە تۆ ڕێک ناکەوم باشەکە قارمۆزۆیەکتری گرنگ دێتە پێشەوە بیسەرانی خۆشەویست ئەمڕۆ بەرنامەی پارادۆکسمان تایبەتە بە قسەکردن لەسەر بارودۆخی سیاسی عەفرین و هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا و مەسەلەی هەڵبژاردنەکان و پرسی کۆنگرەی نەتەوەیی و کۆنگرەی داهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستان بە میوانداری بەڕێز قادر عەزیز تێکۆشەری دێرین و سیاسەتمەدار و پێشمەرگەی تێکۆشەر کا قادر ئەگەر بابەتێکی تر لە حکوومەتی عێراقی بڕیاری داوە کە 12 ئایاری داهاتوو هەڵبژاردنەکانی پەرلەمانی لە عێراق بەڕێوەچێ لە ڕابردوو چەند لیستی جیاواز لە نێوان شیعەکان و سوننەکان پێکات هەم هەندێک لە چاودێرانڵێن تورکیا و ئێران بە تایبەتی ئێران و عەربستانی سەعودی ڕۆلی زۆریان هەیە لە دروستکردنی ئەو لیستانە کەچی لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە سەرڕای هەموو کێشە و مەشاکیل و قەیرانە هێزە سیاسیەکان نەیانتوانی لە بە تایبەتی لە ناوچە جیۆناکان بگەنە ڕێکەوتنێک و لیستێکی هاوبەش و ئیتلافێکی هاوبەشیان هەبێ لانی کەم بۆ ئەو ناوچانە پێویست بوو لە بەرامبەرە پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ ئێمە لە کەرکووک و ناوچەکانی خانەقین و دیالە و تکریت بەشداری ناکەین چونکە احتیلال کراوە کەچی لە بەرامبەردا ئەبێ پرسیاریەوە بکەین بۆچی لە مووسڵ بەشداریەکە و لە شنگال بەشداریەکە کە دووجار چۆڵی احتیلال کراوە ئەوە بۆچی ئێستا ئەندامی ئەنجومەنی پارێزگاکانی نانێرێتەوە بۆ کەرکووک بۆی پارێزگارێکی یەکێتی هەڵبژێدرێ کەچی بە ناوی ئەوەی احتیلال کراوە کەچی ڕۆژانە جێگری پارێزگارەکەی پارتی لە مووسڵ داوامەکە پێدوانی ئەو سیاسەتە پارادۆکس و دووفاقیە پێویستە یەکێتیش لە بەرامبەر قسە جددی هەبێ یان لانی کەم لەبەر خاتری ئەزمموی هەرێمی کوردستان و بارودۆخی سیاسی کورد لیستێکی هاوبەشە بووە لەو ناوچانە ناو سیاسەتە تەنیا دژ بە یەشێتیە هەتا دژ بە بەغداژ نییە لەمە بیانەوە جارە یەکەم داگیر کران ئەمە بەڕاستی شکالەتی هەیە دەکرێت بگوترێ ئەوەی کە بپێی دەستور کەرکووک و ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان ئێستا بەغدا مامەڵی لەگە ناکە چکە بە پێی دەستور تۆ دەبێ بەڕاستی ئیدارەی هاوبەش هەبی هەموو شتێکی هاوبەش ئەوان ئێستا ئەویان لەوە لاناوە بە تایبەتی بە دوای شەڕ و ئەوانە یعنی وەکو دەگوترێ وەکو یعنی ڕفتارێکی داگیرکەرانە مامەڵەیەکی داگیرکەرانە لەگەر کورد لەو ناوچانە دەکەن ئەمن لەگەرتم ئەوە بەڵام ناکرێت داگیرکە بۆەوەی شنگالیش داگیر کراوە مووسڵیش و شوێنەکانی تریشانی ئەم سیاستەتە یەکێت پارتی زیاتر دژ بە یەشێتیە و هەتا لە مەسەلەی کەرکووک تاوانبارکردنی یەشێتی و هەتا لەوەی کە لە ڕۆژەکانی دوای 16 ئۆکتۆبەر کە ناوی لێنراوە بەڕاستی ئەوان ڕوودا و کەناڵ 24یان تەرخان کرد تایبەت بە کەرکووک بۆ ئەوەی هەرتا بۆیان بکرێ لە ڕووی ئەلامی ئەو شارە چۆلکەن لە خەرک و مانیعیان نەبوو خەرک دەربە دەربی خەرک ئاوارەبی تەنیا یەکێتی عیبداربی بەداخەوە یعنی ململانەی حزبەکە وای لێ هاتووە ئێستاش وەزئی کورد لەو ناوچانە خراپە زۆرش خراپە دەکرا بە یەکلیستی منانم یەکلیستی تعویزی ئەمە دەکا یەکلیستی لەوانەیە تۆزێ باروبوومان بکە بەڵام پارتی ئەوە بیانووی ئەوەیە کە بە لیستی سەربەخۆ بەرد لەگەر ئەوەش پێشترە شەروا بۆ ئاساییە زەرەرێک دەکەین بەڵام ئاساییە لە ناوشی ئەو سونەش ئێستا ئەنواعی ناکۆچی و لیستی جیاوازەیە لە ناو کوردش دیارە هەیە ئەگە یەک لیست باین باشتر بوو یەکگرتوو باین بەڵام دیارە ئەمە نەکرا بەڵام یەکگرتوش بین بەڕاستی قەرەبووی ئەم شکستە ناکەینەوە کە کورد لەو ناوچانە دووچاری بووە باشە کاقادر پرسێکی گرنگی ترەوەیە کە بە بۆچوونی جەناب دوای ئەم قێران و ئاریشە و کێشانە بە دوای هەڵبژاردنەکانی داهاتوو چارەنووسی هەرێمی کوردستان چی لێدێ کە هەندێک پیان وایە کورسیەکانی کەمەکە و لەژێر ئەم فشار و قەیرانانەی کە هەیە ڕەنگە پاشەکشەی زۆر بکە پێ دوایە ئەو بۆچوونە ڕاستەیان بە نەزەری جەنابەت داهاتووی هەرێمی کوردستان لە دوای هەڵبژاردنەکانی داهاتوو چییە بێ و نەخشەی سیاسی عێراق و هەرێمی کوردستان چۆن گۆڕانکاری بەسەرەتێ بە دڵنیاییەوە کورسیەکان کەمەکە ئەوە هیچ چونکە ئەو ناوچانە ئێستا وەزئێکی هەیە کە ئەوەی زاران بۆ تو دەرەخسا ئێستا ئەوە نییە بەلای کەمی ژمارەیەکی زۆر تۆ کورسی لە دەست دەدەی لەو سێ چوار پارێزگایە بەڵام دیسان دەگەڕێنەوە سەرەوەی خۆ سەنجی کورد لە بەغدا بە تەنیا کورسی نییە کورد نەتەوەی دووەمە
ینی پرسی کورد پرسێکی سەرەکی مێژوویە لە تاریخی عێراق ینی ئەگەر لە ڕوانگەی کورسی و ژمارەی کورسی ئەوە سەیریکەن بە هەڵەدا چوینە ینی کورد وەکو نەتەوەی دووەم مافی هەیە ئیستحقاقی نەتەوەیی هەیە نەک ئیستحقاقی ئینتیخابی بەڕاستی من پێم وایە ئێستا خاڵی لاوازی ئێمە ئەوەنی هەتا کورسی کەمهێنانیش کێشەکە بەڵام بەڕاستی ئەو پەرش و بڵاوی ناو خۆمانە ئەوە لە ڕیفراندۆمی جواب بوو لە ڕیفراندۆمی ژێچێ لە خاڵە لاوازەکانی کورد پەرش و بڵاویەکەی بوو ئێستش بە هەمان شێوە درێژەی هەیە یعنی یەکێک لە نقطە زەعفی کورد لە ڕیفراندۆم یعنی گەشتەوەی ئەمریکیەکان برێن ڕیفراندۆم شەرعێتی نییە و ئەو هەڵبژارنەش کە کراوە شەرعێتی نییە تۆ تەسەوور کە یعنی ئەمە ڕێی ڕسمی ئەمریکی گەشتەوەی برێن نەخێر بەشێکی زۆر لەلایەنەکان لەگە ئەم ڕیفراندۆمەنین ئەمە زیانی پێگەیاندین بەڕاستی لە دوای انتیخاباتیش بێگومان نیازەکەیە لە بەغدا بۆ ئەوی هەرێمی کوردستان هەر نەهێلن هەرچەند ئەمە لە دەستور ڕێگە نادا بەڵام دەستوریش چێ خەرچی بەهێز دەیسەپێنیێنی لەبەر ئەوە ئێمە دەبی یەکگرتووبی ینی بۆ ئەوەی هەوڵ بدەین ئەم کیانە بپارێزین بەڕاستی لەوانەیە یەکگرتوویمان تا ڕادەیەکی باش ئەم پەیکەرە یانە ئەم کیانەی هەرێمی کوردستان کە لە دەستور دانی پێنراوە بیپارێزین بەڵام ئەگە خۆمان ئاوە پەرش و بڵاو و دژی یەکتر و تۆمەتبارکردنی یەکتر و ئەوە ئەو کاتە زیاتر ئەوان بەڕاستی استقلالی ئەم پەرش و بڵاوی و دژایەتی ئێمە دەکەن بۆی هەندەی ترکیانەکەمان هەڵۆشێنەوە پرسیارێکترم هەیە بژەوەیە کە لە ماوەی ڕابردوودا لە شاری سلێمانی کۆنگری ڕاوێژکاری کەنەکە بەسرا لە دەورانی زوشدا جەنابەت ئەندامی کۆنگری کەنەکە بووی و لەو کۆنگرەیە ئەوەی کە لەگەڵ میوانەکانیشم لێرە تاوتوێم کرد لە بەرنامەکەی ڕابردوو ئەوە بوو کە هەندێکیان بۆیە بەشداریان نەکرد بوو هەندێک لە وەکو پارتی و ئەنەکەسە و کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتشان لە ڕۆژهەڵاتی کوردستان و هەندێک هێزی تر پیان وا بوو ئەوانە هەژمونی پاکەی بەسەرەوەیە لە بەرامبەریە بەڕێز هاوسەرۆشی کەنەکە لە ڕادیۆگەلی کوردستان لە بەرنمەیەکە میوانی من بوو ڕای گەیانوتی دەی باشە ئەگەر پاکەکە هەژمونی هەیە و هاوکاریەکە با پارتیش بیکە بێ هاوکاری بکە و جەلەسەمان بۆ ڕێخاو میوانداری مامکە و هەژمونی ئەوی بەسەرەوە بێ بەڵام تیکە ئەو نایکا پاکەیکە ئەوە وە پێ دوایە چەند کەنەکە توانێت ڕۆڵی هەبێ لەو بارودۆخی ئێستا کە بۆ کوردستان هاتۆتە پێشەوە بارودۆخێکی دژوار ئەتوانێت هێزەکان یەکگرتوو بنتوان نزیک بنەوە خۆی من دامەزرێنەری کەنەکەم بۆ ئاگاداری نەک ئەندام تا ئێستاش ژیانی باڵێ بەڕاستی کەنەکە لە قۆناغێکی زۆر هەستیار دامەزراوە توانی تا ئێستش بەردەوام بی و زۆر تاکەم کۆبوونەوە و کۆنگرەکانی بەردەوام بۆ خەرکی باش و لایەنەکانی باشی کۆکردوێتەوە و هەڵوێستینەتەوەی باشی هەبووە بەداخەوە نەتواندرا ئەمە بکرێ بە ینی دەستپێچێک بۆ دامەزرانی کۆنگرەیەکی نەتەوەی کورد کە فراوانتر لەمە هەموو ینی شتێکی فەرمیتر ڕسمیتر لەمەی ئێستا هەیە هەژمونی پەکەکە بێگومان زیانی لە کۆنگرەی نەتەوەی داوە لە کۆنەوەش لەوانەیە چەند جار خۆم پێم گوتبن هەژمون و ینی پەراوێز خستنی خەرکی تر ئەمە بە زیانی کۆنگرەکە تەواو بووە بەڵام پارتی خۆی لەگە ئەم کۆنگرەیە نییە و چەند جارێک بەشداری کردووە تایبەتی یەک دوو جار لە برۆکس و ئەوانە بەڵام ماوەیەکە دوای شکستێنانی هەوڵەکانی کۆنگرەی نەتەوەی کورد کە ناوی لێنرا بۆ ئەوەی لە پیرمام ئەوان ئێستا بەشداری ئەو کۆنگرە ناکەن هەندێک لە حیزبەکان بیانوکیان ڕاستە کە ئەم کۆنگرە هەژمونی پەکەکەی لەسرە بەس بەشێکیش عیلاقەی بەوەیە کە پارتی لەگە ئەم کۆنگرەیە نییە بەشێ لە حیزبەکان لە بەرەوەی پارتی دەچیان ناچی بەشدارەیان بەشدار نییە حتا یەکێتی خۆی یەکێتی ئەوەی لە برۆکسل بەشداری دەکرد لە ئاستی باڵا ئێستا لە سلەیمانی نەیکرد ئەو جارە جاری پێشوژیانی لە کەرکووکیانی ینی ئەمە بەداخەوە ئەوە ئاسان نییە کۆنگرەی نەتەوەی بەڵام بەڕاستی ئەمە ئۆرگانەکە چوارچێوێکی نەتەوەی باشە تا ئێستا توانیوێتی بەردەوام بی ساڵاچی بکە خراپ نییە باشە کاکار بە تێشی تری گرنگەوەیە کە
ڕۆژانە لە میدیاکانەوە جۆمان لێ بێ قسە و باسی لێبارەوەکرێت کۆنگری چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوە جەنابتان لە مەکتەبی سیاسی بوون و چەندین دانیشتتان کردووە لەگەڵ کۆمیتەی ناوەندی نەتیجەکەی چیە ینی با بڵێم ئایا کۆنگرەی داهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێ و چۆن بەڕێوە چێ و چەنێت ڕۆڵیە بێ لەسەر سەر لە نوێ هەیکەلە و تەنزیمات و ڕێخستنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پرسی هەرێمی کوردستان و ئەزمموی هەرێمی کوردستان لەسەر پەیوەندی سیاسیەکان لەسەر ئەو قەیرانەی ڕوبەرووی هەرێمی کوردستان بۆتەوە وڵا بەدڵنیایی ئەو کۆنگرە جگەلەوەی ئیستحقاقێکی ینی دیموکراسیە لە حزبدا و بۆ یەشەتی بوویتە شتێکی حیاتی ینی بەڕاستی چونکە کێشەکانی زۆرن و هەموو خەرک چاوەڕوانی ئەوەیە کە ئەم کێشانە هیچ نەبی بەشێکی زۆری لە کۆنگرەکە چارەسەر بکرێەوە کۆنگرەکە بتە وێزگەیەکی خۆڕێخستنەوە بۆ یەشەتی بۆ نوێبوونەوە بۆ بەرنامەی تازە بۆ خیتابی سیاسی تازە بە تایبەتی پێش هەڵبژارنەکان چونکە گرینگە تۆ پێش هەڵبژارنەکان تۆ خۆت ڕێخەیەوە بەرنامەیەکی تازە خوێنەکی تازە سەرکردایەتێکی تازە بۆ کۆنگرە بەڕاستی بڕیارێک دوسێ جار بڕیاردرا لە سەرکردایەتی لە مەکتەبی سیاسی کە کۆنگرە دەبی بگیرێ بوو بە بڕیار یعنی بۆ بە بڕیار کۆنگرە لە سەرەتای مانجی سێ ببەسترێ ئەمە سێ بڕیاریش هەیە نەک یەک بڕیار باشە بەڵام تا ئێستا ڕۆژەکەی دیاری نەکراوە هاتینە سەرەوەی کە ڕۆژەکەی دیاری بکەین جیاوازی ڕێی هەبوو لەسەر ڕۆژەکە ئەجینا لەسەر بەستنی هیچ کەس بە عەلەنی یان بەڕەسمی بەڕاستی ڕێی جیاوازی نەبووە و ئێستا هەموو کەوادری یەشەتی خەرچی یەشەتی زۆرینەی سەرکردایەتی کەوادری یەشەتی بەڕاستی داوای بەستنی کۆنگرە دەکات کۆنگرە بە یەکێ لە چارەسەرەکانی ئەم دۆخە دەزانی بەڵام لە ناشارمەوە لە ناو سەرکردایەتی یەشەتی ژیانی لە بەرپرسانی یەشەتیش چەند ئاراستەیەک هەیە کە لەگە کۆنگرە نییە لەگە کۆنگرە نییە چونکە پێی وایە لەوانەیە لە کۆنگرە پۆستەکەی لە دەست بدایان دەرنەچیتەوە یان کۆنگرە لێپرسینەوەی لەگەر بکات لەسەر ئەم سیاسەتەی کە ئێستا یەکێتی تووشی بوو ئەم بارودۆخە بەڵام بەڕەسمی بە ئاشکرا بە عەلەنی من بڕواناکەم هیچ کەسێک بتوانێت دژ ببەستنی کۆنگرە بێت چونکە ئەو کاتە ڕوبەڕووی ئیرادەی کەوادیر و قەواعید دەبیتەوە جا ئێستا ئەمە درێژەی پێدرا درێژە پێدانەکەی کە ڕۆژی کۆنگرە دیاری ناکرێت خۆی لە خۆی خۆ دزینەوەیە لە بەستنی کۆنگرە خۆی لە خۆی مادەم تۆ باشە کەی مشکلەیە یەکنا پێنجنا حەوتنا 15 بۆ تۆ مادەم بڕیارت داوە سەرەتایم حتا بڕیارەکەەوە بناوی بگاتە نەورۆز باشە بۆ ڕۆژەکەی دیاری ناکەی ئەگە ڕۆژەکەی دیاری ناکەی یعنی خۆی لە خۆی ئەمە نیشانەیەکی ئاماژەیەکی خراپە کە تۆ مماتەڵە دەکەی و تۆ خۆت دەدزیەوە لە کۆنگرە و ئێستا بەڕاستی ئەم ئاماژەیە هەیە لەوەی کە ینی خۆدزیینەوەیکی شەیە لەلایەن هەندێک لە بەرپرسان کە کۆنگرەکە دوا بخەن هەرچەند بڕیاریش دراوە ینی نەبەستنی پێدوانیە ڕۆڵیە بێ لە قوڵکردنەوەی کێشەکانی ناویەوە ئێستا خۆ هیچ شتێک نەماوە لە یەشێتی هەتا مەکتەبی سیاسی کۆبنەوەی سەرکردایەتی کۆبنەوەی مەکتەبی سیاسی باشە خۆ تۆ کۆنگرە نەگری چیەکەی ئەوها چۆن بەردەوامە بی خۆ دەبی کۆنگرە بگرێن یان ئەگە کۆنگرەش ناگری دەبی ئەو وەزە ئێستا ڕێخەیەوە عەلە قەلیانی تۆ ئێستا لە بەردەم دوو هەڵبژاردننی گەورەی جگەلەوەی کوردستان ڕاستەوەی کوردستان کاتی زیاتری ماوە بەس خۆ ئەوەی عێراقەوە لیستەکان تەقدیمە کرێنی تۆ دەچێ ناو پرۆسەیەکی زۆر چارەن و سازیانی وەزت خراپە لەو ناوچانە وەزی کورد خراپە لە بەغدا وەزت خراپە یەکێتی وەزی خراپە هیچ نەبی دەبی ئێستا تۆ تۆزە خۆت ڕێخەیە بۆ ئەوی بەشێکی لەمەی کە هەیە قەرەبووی کەیەوە ئەمە خۆڕێخستنەوە بەشێکی زۆر قەرەبوو دەکاتەوە ینی بەڕاستی گەڕانەوەی متمانە حەماسەتی خەرچی یەکێتی جەماوەری یەکێتی معنەویاتی خەرچی یەکێتی ئەمە کاریگەری زۆری هەیە لەسەر مەسەلەی هەڵبژاردن کە یەکێتی خۆی ڕێک بخاتەوە ینی ئەم خۆڕێخستنەوە پەیوەندی بە هەموو شتەکانەوەی بە تایبەتیش بە هەڵبژاردنەکانەوە
بەڵێ کاکار من زۆر سپاس دەکەم ئەگەر جەنابەت قسەیەکت ما بێ ڕوو بە بیسەرانی رادیۆگەنی کەلوسان بیکەی سپاست دەکەم. وەڵام منش سپاس بۆ ئێوەش و ئەو کۆتایی قسەکانم ئەوەیە من لەگەرەوەم کە بەڕاستی ئێمە لێرە لە باشووری کوردستان ئەوەی بووە دوورکەوینەوە لە تۆمەت بەخشینەوە معلومە چ بووە زوو یا درەنگ ئەمە بەڕاستی هەڵسەنگاندنی بۆ دەکرێت ڕاستیەکان دەرەکەون لێکۆڵینەوەی بۆ دەکرێت ئێمە ئێستا دەبێ یەکگرتوو بین بەشێکی لەوەی کە لە دەستمانداوە بەشێکی کەم قەرەبووەکەی لە یەکریزیەکەماندایە لە یەخستنەوەی نێو ماڵی کوردیدایە هەموو لایەنەکان لە ئاستی ئەم بەرپرسیارەتێ بن خاڵێکی تر ئەوەیە کە لێرەوە من سڵاو دەنێرم بۆ خۆراگری گەلی ئێمە لە ڕۆژاوی کوردستان گەلی کوردمان و شەڕڤانان و خۆراگری خەڵکی تێکۆشەری ئەفرین و داوا دەکەم هەرچی زۆر داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە هەموو ڕای گشتی دنیا ئەوەیە کە فشار بکرێ بە هەرچی زووە کە بەڕاستی ئەم هێرش و پەلاماردانە بۆ سەر ئەفرین ڕابوەستی بۆ سەر ڕۆژاوی کوردستان ڕابوەستی هەوڵ بدرێت کێشەکان لەگە تورکێش بە ئاشتی چارەسەر بکرێت چکە ئەو شەڕە لە قازانجی هیچ لایەک نییە نە حتا تورکیا خۆی سڵاو دەنێرم بۆ جانی پاچی شەهیدانی ئەفرین. بەڵێ کاکادر زۆر سپاس دەکەم بیسەرانی خۆشەویستی رادیۆگەلی کوردستان بەرنامەی پارادۆکس ئەمڕۆ کۆتایی هات کە قسە و باز بوو لەسەر بارودۆخی ئەفرین و ئۆپراسیۆنەکانی سوپای تورکیا ملانەکانی هەرێم و بەغدا و هەڵبژارنەکانی داهاتووی عێراق و هەرێمی کوردستان و لەسەر پرسی کۆنگرەی نەتەوەی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان و زۆر سپاس بۆ بەڕێز کاکادر عەزیز تێکۆشەری دیێرین و سیاسەتمەدار کە ئەرکی کێشاوە عزیێتی کێشاوە لە ستۆدیۆی گەلی کوردستان میوانمان بوو ئەوە بیسەرانی خۆشەویستی گەلی کوردستانی جاگادارەکەم تا بەرنامەکانی داهاتوو لەسەر ئەم بەحس و بابەتانە درێژەمانە بێ کاتێکی خۆش و سپاس بۆ گوێگرتان.